بۆ هەموو ئەو گەنجانەی کە تا ئێستا ژنیان نەهێناوە، ماڵ و حاڵیان نییە، ئیش و کاریان نییە، دانەمەزراون، وەرن با لێرەوە مژدەیەکی زۆر خۆشتان پێ بڵێم. موسا پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت، کاتێک کە چۆ مەدیەن بینی دوو ئافرەت مەڕ و ماڵاتەکانیان پێ ئاو نادرێ، خێرا هاوکاری کردن و مەڕ و ماڵاتەکانی بۆ ئاودان. دوایی چوو لە بن سێبەری دارێک دانیشت و گوتی ڕەبی ئینی لما ئەنزەلتە ئیلەیە من خەیرین فەقیر. ئای خوای پەروەردگار، من بۆ خێر و چاکەی تۆ، بۆ هاوکاری و یارمەتی تۆ زۆر محتاج و فەقیرم. خوای پەروەردگار دەروی خێری لێکردەوە. ئەو دوو ئافرەتانە هاتن گوتیان وەرە باوەکمان دەیەوێت ئەو هاوکاری و چاکەیەت لەگەڵ ئێمە کرد، پاداشتەکەت بداتەوە. ئیدی لەگەڵیان ڕۆیشتە ماڵی ئەو پیا و چاکە یاخود ماڵی ئەو پێغەمبەرە، سێشتی دەستکەوت. خێزانێکی باش و چاکی دەستکەوت ئەو پیاوە، کچەکەی خۆی پێدا، و هەروەها ئیش و کاری دەستکەوت بوو بە شوانی ئەو پیا و چاکە، و هەروەها ماڵ و حاڵیشی دەستکەوت. بۆیە لێرەوە پێت دەڵێم ڕووبکە خوای پەروەردگار و دوعا بکە و بپاڕێەوە لەبەر خوای پەروەردگار، کلیلی ئاسمان و زەوی، گەنجینەکانی ئاسمان و زەوی و ڕزق و ڕۆزی ئاسمان و زەوی هەمووی لەژێر دەستی خوای پەروەردگاردایە و دنیا هەمووی بەدەستی خوای پەروەردگارە. دەی ڕووبکە ئەو زاتە و بپاڕێەوە و متمانەت بە خوای پەروەردگار هەبێت، دڵنیا بە خوای پەروەردگار کێشەکانت چارەسەر دەکات و هاوکاریت دەکات.